دایک و باوکان ناگەداری منداڵەکانتان بن ڕۆبلۆکسی لێ قەدەغە بکەن. کارەکە جددیە. چەندین وڵاتیش هەڵسان بە قەدەغەکردنی ڕۆبلۆکس. وەکو کەسێک چەندین ساڵە لەو بارە تەکنەلۆژیە کار دەکەم، هیچ یاریێکی قێزەون و ئاڵودەکاری وەکو ڕۆبلۆکسم نەبینیوە. بەو هیوایی لە هەرێمی کوردستان و عێراقیش بەیەکجاری قەدەغە بکرێت، چونکە لەناو ئەو یاریە بە بەڵگا هەزاران مرۆڤی درڕندە گێچەڵی سێکسی بە منداڵان دەکەن. خۆیان کردووەتە منداڵ، تەنانەت بەشێک لە یاریەکانی ناو ڕۆبلۆکس بە ناوی ژووری توالێت، ژووری حەمام، ژووری خەوتن دروستکراوە، بەسەدان منداڵی تووشی باردۆخێک کردووە کە بە قسە بێ یان بە ناردنی وێنە بێ گێچەڵیان پێکراوە. کۆمپانیای ڕۆبلۆکسیش ئاگادارە، بەڵام تا وەکو قەدەغە نەکرا هیچی نەدەکرد. من ژێرم بەخێر بن بۆ 24+. یاری ڕۆبلۆکس ئێستا لای منداڵان لەوانەیە بەناوبانگترین یاری جیهان بێ، بە تایبەتی لە کوردستان یەکجار بەناوبانگە. ئێستا کاتی قەدەغەکردنی ئەو یاریەیە. یاریەکە ئێستا لە وڵاتانی وەکو ئیمارات، قەتەر، عومان و چەندین وڵاتی دیکەش قەدەغە کرا. تەنانەت لە ئوسترالیا و ئەمریکاش یاریەکە دراوەتە دادگا، گەر پێداچوونەوە نەکا قەدەغە دەکرێت. لە وەڵامیشدا ڕۆبلۆکس داوای لێبوردن دەکات، دەڵێن هەڵدەستن بە لێکۆڵینەوەی ورد لەو جۆرە کەسانەی گێچەڵ بە منداڵان دەکەن لە یاریەکە و هەژمارەکانیان بان دەکەن. بەڵام لە ئۆنلاین هێرشێکی تون دەکرێتە سەر ڕۆبلۆکس. دایک و باوکان لە سۆشەڵ میدیا داوا لە وڵاتانی جیهان دەکەن لە تەواوی جیهان یاریەکە قەدەغە بکرێت. هۆکارەکانی کە قەدەغە کراون لە وڵاتانە ئەمانن: شوێنێکی سەلامەت نییە بۆ منداڵان لە هەبوونی گێچەڵی سێکسی، قسەکردن لەگەڵ منداڵی خواردە ساڵان لەلایەن خەڵکی پێگەیشت و جنێودان ڕازیکردنی منداڵان بە ناردنی وێنە و هەژمارەکانیان. وەرا هۆکارێکی دیکەش توند و تیژێکی زۆر لە یاریەکە هەیە، لە دیمەن و کارکتەرەکان هەیە، جوڵە و کرداریان هەیە کە بۆ ژێردە ساڵان گونجاو نییە ئاڵودەبوونی منداڵان بە یاریەکە کەوا دیزاین کراوە ئاڵودە بکرێت. ڕۆبلۆکس دەیان یاسای نێودەوڵەتی دەربارەی سەلامەتی منداڵی شکاندووە. جا ئێستا چی دەکرێت؟ باشترین کاردۆزینەوەی شوێنگرەوەیە لە زیاتر ڕۆبلۆکس لە یاریەکانی وەکو ماینکرافت، فۆرتنایت، بەگشتی ئەو یاریانەی کە لەسەر کۆنسۆڵەکانی پلەیستیشن و ئەکسبۆکس بەردەستن بۆ خواردە ساڵان بگونجن. هەرچەندە ڕۆبلۆکس لە هەموو شوێنێ بەردەستە، بەڵام یاریە چیرۆکیەکان بۆ فێربوونی زمان و کللتور، یاریە مەتەڵەکان بۆ زیرەکترکردن و هیزری منداڵان، یانیش فیفای حیاتەکە کە بێکێشەیە لە چاو ڕۆبلۆکس بۆ منداڵان. تکایە ئاگاداری منداڵەکانتان بن. یاریکردن بە مۆبایل و تابلێت یان ئایپاد کارەساتێکی گەورەیە گەرخۆت نەزانیت سەیری چی دەکا، چی دەبینێ، قسە لەگەڵ چێ دەکا. و هیواداریشن لە هەرێمی کوردستان و عێراقیش ئەم یاریە قەدەغە بکرێت.